مامۆستا من لە مەکتەب باسی خۆمت بۆ بکەم لە مەکتەب زۆر ناخۆش بووم لەبەر چی؟ بەس لەبەر زانست. مامۆستا من لە ماڵەوە کاتی ئیمتیحانەکان یعنی کاتی دەرزەکان گەشتمان لەبەرە کرد. ئاچمە بۆ ماڵ دەیگوت شەرت لەبەر بکەن ینی لەبەر مەکرد مامۆستا لەبەر مەکرد بەڵام ئەچوومە بۆ مەکتەب بە هەر یعنی یەک پیتیم لەبیر نەمایە بەتایبەتی کاتی ئیمتیحانەکان. کاتی ئیمتیحانەکان زۆر ناخۆش بوو ینی شتیشم لەبەرە کرد باشە شتیشم لەبەرە کرد لەبیرمە چووە ینی پێناسەکان لەبەر کرد لەبیرمە چووە. هەر زانست وا بووم کەمێک کۆمەڵایەتیش وا بووم لەبەر کۆمەڵایەتیش لەبەرکردنە ئەبێ پێناسە لەبەر بکەی زۆر ناخۆشە کۆمەڵایەتی هەر هەمووی لەبەرکردنە بۆ کۆمەڵایەتیش وا بووم بەس ئێستا وانیم لەخوا بەزار دەتوانم شت لەبەر بکەم بەس مامۆستا بەڕاستی ینی تەواو بێتام بوو نەمەتوانی هیچ لەبەر بکەم ینی لەبەر مەکرد بەس ئەچوومە بۆ مەکتەب هیچم لەبیر نەماوە. بۆ خێرای بینێنەکەش باشم خراپ نیم بەس بەپەلە ناتوانم خوێنمەوە بەس ئەتوانم ینی کوردی بخوێنمەوە ئینگلیزی بخوێنمەوە عەرەبیش ئەتوانم بەس بە تایبەتی ئینگلیزی باشترم هەتا عەرەبی. عەرەبیش بە تایبەت زۆر لە قورئانە باشترم تا لە خوێندنەوەکانی دیکەیە بەس ئینگلیزی لەخوا بەزار باشم. کوردیەکەشم ئەگەر بخوێنمەوە زۆر بە سەریحی نەمەتوانی بەس ئێستا توانم بە سەریحی بخوێنمەوە بەس ئینگلیزیەکەم تۆزێکم ماوە ینی بە سەریحی بخوێنمەوە ئینشەڵا ئەویش ئەتوانم و زوو هەوڵەدەم بە سەریحی بخوێنمەوە. ئیتر ئاوا بوو مامۆستا گیان هیوادارم بەدڵت بێ.